هەکار باس لە بابەتێکەکەین کە بابەتێکە سپاس بخوا لە سەرەتای پرۆگرام و ئاماژەمان پێکرد کە هەرێمی کوردستان ڕێژەی کەمترینی خۆکوشتنی لە ناو وڵاتانی جیهان هەیە، بەڵام لە هەر 40 بۆ 45 چرکەیەک کە لە کاتێ ئەپەڕێت کەسێک لە جیهانە خۆی ئەکوژێت، واتە مامناوەندی خۆکوشتن لە جیهانە 630,000 کەسە لە ساڵێکدا کە ئەمە ڕێژێکی زۆر زۆرە. هەندێک وڵاتی هەژارن کە ڕێژەکان زۆر تیادا بەرزە و ڕێژەی خەڵک وازانە خۆکوشتن لە ژنا زۆرە، بەڵام بە پێچوانە و لە پیاوان زۆرە. جا باسی ڕێژەی خۆکوشتن لە ئەمریکا ئەکەین کە تا دێت ڕێژەی خۆکوشتن لە ئەمریکا هەکار زیادەکات چەندێکیش وڵاتێکی پێشکەوت. بەڵێ بە گوێرەی ئامارێکی ناوەندی کۆنتترۆلکردن و خۆپاراستن لە نەخۆشیەکان کە ناوەندێکی ئەمریکیە ڕێژەی خۆکوشتن لە ساڵی 2022 بەراورد لەگەڵ ساڵی 2021 بە ڕێژەی لە 2.6 زیادی کردووە. جا ناوەندەکە شتێکی تریش ئاشکراکات هەکار ئەڵێ تەنیا لە ساڵی 2021 12.3 ملیۆن گەنجی ئەمریکی بیریان لە خۆکوشتن کردوتەوە و ئەمە ڕێژێکی زۆر زۆرە. بێگومان دەشڵێت 3.5 ملیۆن ئەمریکی پلانیان بۆ داناوە و 1.7 گەنجی ئەمریکیش ئەمان شاوڵی خۆکوشتنیان داوە. جا لەو ڕێژەیە 48,138 کەسی خۆیان کوشتووە. ئەمە شواتە بۆ هەر 11 خولەکێک کەسێک لە ئەمریکا خۆی دەکوژێت، نەک تەنیا لە جیهان لە ئەمریکا لە 11 خولەک جارێک کەسێک خۆی دەکوژێت. بێگومان ئەمە ڕێژەیەکی زۆرە. ئەمە دەبێتە بابەتێکی سەرەکی تەوەری ئەم ڕۆمان کە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی خۆکوژیە. ئێمە میوانمان دەبێت بەڕێز دکتۆر ئەفرام محەممەد پزیشکی نەخۆشیە دەرونیەکان لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەیانیت باش دکتۆر ئەفرام، خۆشحاڵی لەگەڵمانی. بەیانیتان باش دکتۆر. دکتۆر پێش هەموو شتێک با بزانین ئەوەی کە بیر لە خۆکوشتنیش ڕکاتەوە لەگەڵ ئەوەی کە خۆی دەکوژێت، ئەتوانین بڵین هۆکارێکی تایبەت هەیە لە مرۆڤەکان ڕوو ئەدات کە مرۆڤ ئەوەی کە زۆر بە قیمەتە لە لای ئیتر بۆ ژیان هەموو هەنگاوێک دەنین، ئەو مرۆڤە وای لێ دێت کە دەستبەرداری ژیانە بێت و خۆی ئۆکوژێت. تاکو ئێستا زانست گەیشتۆ بەوەی کە بزانن هۆکار چییە کە مرۆڤەکان دەگەنە ناوئومێدی خۆیان دەکوژن؟ خۆی بێگومان ئەگەر باس لە هۆکاری خۆکوشتە بکەین کۆمەڵێکی زۆر هۆکار هەیە، بەڵام پرسیارەکە بەڕێزت زۆر بە دیاریکراوی ئەبەسیت ئایا هۆکارێکی زانستی واتە منەوەی کە لە پرسیارکە بەڕێزت تێگەم ئایا هۆکاری زیادبوون یان کەمبوونی مادەیەکەی لە جەستەی مرۆڤدا کەوای لێ بکات خۆی بکوژێت؟ بەڵێ لە ڕووی زانستیەوە تێبینی کرا ئەو کەسانی کەوا بیری خۆکوشتنی جدیانیان هەیە یان هەوڵی خۆکوشتنیان داوە هەندێک پێکاتر لە جەستیانە ئەگەری کەمبوونی هەیە بە تایبەتی مادەی 5 هایدرۆکسی ئیندۆڵ ئەسیدیک ئەسید کەمە لە دڕکەپەتکا هەیە. تێبینی کرا ئەو کەسانی کەوا بیری خۆکوشتن یان هەوڵی خۆکوشتنیان هەیە ئەم مادەیان گۆڕانکاری بەسەرایە. لە هەمان کاتە تێبینی کراوە حاڵەتی بۆ ماوە ئەگەری ئەوە هەیە حاڵەتی خۆکوشتن زیاد بکات لە تاکە وێ ئەگەر لە خێزانێکە ئەندامێکیان یان مێژووی خۆکوشتنیان هەبێت لەو خێزانەیە ئەگەری ئەوەی کەوا ئەندامەکانی تریان هەمان ڕێچکە بگەرنە بەر و هەوڵی خۆکوشتن بن زیاتر وەک لە خێزانێکی تر کەوا هەوڵی خۆکوشتنی تێدا نەبێ. لە ڕووی زانستیەوە هەم بۆ ماوە بەڵگەی تەواوەتی هەیە لەسەری هەم زیادبوونی ئەو مادێش، بەڵام بێگومان کۆمەڵێکی هۆکاری تر هەن کەوا پەیوەندیان ڕاستەوخۆ بە جەستەوە نیە، هۆکاری بایۆلۆجی نین، بۆ نمونە هۆکاری وەرزی ساڵە، هۆکاری تەمەنە، هۆکاری ڕەگەزە، لایەنی ئاینیە، کۆمەڵێکی تری هۆکار هەن ئەگەر لە بەرنامەکەیە کاتیۆ بێ باسی بکەین. بێگومان هۆکاری تریشێوە لە مرۆڤەکە پەنەبەرێت بەر خۆکوشتن یان ڕێگر بێت لەوەی کەوا مرۆڤ خۆی نەکوژێت. باشە دکتۆر ئەفرام، بێگومان باست کرد تەمەن بۆ تەمەن جیاوازە بە پێی هۆشیاری کەسەکە زیاتر لە چ تەمەنێک مرۆڤەکان هەوڵی خۆکوشتن دەدەن و کە پێویستە چاودێریان بکرێت لەو تەمەنە یان لانی کەمبیری لێ بکەنەوە؟ بەپێی ئەو داتانێک کەوا لە سەرانسەری جیهانە بڵاو دەکرێتەوانێ تەمەنی 15 ساڵی بۆ تەمەنی 30 ساڵی بە مەترسی داترین تەمەندا ئەدەنرێت و خۆکوشتن لەم تەمەنە بە دووەم هۆکاری مردن دائەنرێت، واتۆ دواوێ ڕووداوەکانی ڕێگەوبان بە هۆکاری یەکەم دائەنرێت، خۆکوشتن لەم تەمەنە بە دووەم هۆکاری مردن دادەنرێت لە تەمەنی 15 بۆ 29 ساڵی. بەڵام تەمەنێکی کەشەیە کەوا خۆکوشتن تیا زۆرە بێت، بەڵام نەک لە وڵاتانێکەوە باگراوندێکی ئاینیان هەیە
لە هەندێک وڵاتی تردا لە دوای تەمەنی 65 ساڵی جارێککە کێروی خۆکوشتن بەرزەبێتەوانێ واتە ئەگەر لە سەرەتای مناڵیە کەمە لە 15 بۆ 30 ساڵی کێروەکە زیاکات و دواتە ڕێژەکە دابدوودە 30 ساڵی تا تەمەنی 65 ساڵی لە ئاستێکی جێگیراوەستێ بەڵام دوای 65 ساڵی جارێک کەم تەمەن ئەگری خۆکوشتن زیاترێ بێتەوە لە چاو جارانی پێشوە. باشە دکتۆر دەوترێت لە ئەو لێکۆڵینەوانی کە ئەنجام دراوە ئەوە نیشانەدات کە لە کاتێکە کەسێک کە خۆی دەکوژێت لە دوای ئەوە 135 کەس پێی کاریگەر ئەبن بەو کردداری کە کردوێتی و لە ناوان ئەو 135 کەسە 25 کەسیان چاو لەو کەسە دەکەن کە خۆی کوشتووە. ئایا ئەمە دەتوانێت چۆن ڕێگیری لێ بکرێت چونکە چۆنڵێت ئەوەی چوو لە دەستی کەسەکان چووە بەڵام ئەوەی کە ماوە نەبێتە هۆکاریەوەی کە چاولێکردن ببێت و کەسێکی دیکە خۆی بکوژێت لە دوای ئەوە چۆن ئەتوانرێت چۆنڵێت پێشگیری لەم شتە بکرێت ڕێگری لەم شتە بکرێت. وەکو بەڕێستان وتان بەڵێ کاتێک لە ناوەندێکە کەسێک خۆی ئەکوژێت جا ئەو ناوەندە خوێندنگە بێت یان فەرمانگەیەک بێت ئەگەری خۆکوشتنی ئەو کەسانی کە لەو شوێنیان بە ڕێژەی 12 هێندە زیاکە دووبارێکەمە 12 هێندە نەک لە سا 12 واتە 12 ئەوەنەی ژینگەیەکی تر کەسەکان مەترسی خۆکوشتنیان لەسرە بە تایبەتی ئەگەر و کەسەی خۆی کوژێ کەسێ بێت لەلایەن دەوروبەرەوانێ جێی سەرنج بێت واتەگەر مامۆستایەک بێت لە قوتابخانە هونەرمەندێکی ناسرااو بێ وەرزشەوانێک بێ کەوا خەڵکی زۆر سەرسان بێ پێی کاتی ئەم کەسانە خۆیان نەکوژن مەترسیەوەی کەوا دەوروبەرەکەی زیانی پێ بگات 12 هێندێ گرنگترین شت لەم کاتەیە کەمە پێشتر لە کوردستانە حاڵەتی وامان هەبووە ئەوەی کەوا فەرمانگەی تەندروستی ئەو ناوەندە هەڵەسێ بە سەردانکردنی ئەو شوێنە جاگەر و قوتابخانە بێ فەرمانگە بێ یان ڕێکخراوێ بێ سەردان و شوێنەکە بۆ بەڵاوکردنەوەی هۆشیاری لە نێوان خوێندکارەکانە و بۆ دراستەکردنی خودی ئەو حاڵەتە دواتر بریتە لە پێدانی هەندی ڕێنمای بۆ کەسانی کە زۆر نزیکت لەم تاکۆ واتە ئەشێ لەم خوێندنگیان لەم ناوەندەیە کەسانێکە بن زۆر نزیک من لەم کەسێکەوە خۆکوشتنەکەی بە ئەنجام گەیاندووە ئەم کەسانە بێ کەسی پسپۆری تایبەت بیان بینێ کە زۆر جار پزیشکی دەرونی نییە بەڵکو چارەسازی دەرونیە چکە لە حاڵەتێکا زۆر پێویست بە پزیشکەکات ئەگەر بێت و ئەو کەسانە هەندێکیان پێویستی بە بەکارهێنانی دەرمان هەبێت واتە ئەم حاڵەتە گۆڕانکاری خەوتن و خەو سیستمی ژیانی تیاو بێ بەڵام ئەگەر کەسەکە تەنها هەست بە حاڵەتی دڵتەنگی و بێزاری و خودی لاسایکردنەوە لە ناخیا دروست بێ لەم حاڵەتە ڕۆڵی گەورە ئەکەوێتە سەرشانی چارەسازانی دەرونی کە سەردانی ئەو شوێنەکەن و ڕێنمەیە بڵاوکۆن لە نێوان ئەو گروپێکەوە تاکێکیان بەرەوڕووی ئەو ناڕەحەتی بۆ تۆ. باشە کاکتۆر ڕەنگە ژینگە کۆمەڵایەتی و خێزانیەکە هەندێک جار پاڵنەر بێ لەوەی کە کەسێک تووشی کێشەیەک دەبێت گرفتێک دەبێت نەتوانێت لە لای خێزانەکەی خۆی لە لای کەسە نزیکەکانی باسی کێشەکانی بکات بەڵام تا چەند گرنگە ئەو کەسانێک کە کێشەیەکیان هەیە سەردانی پزیشکی دەرونی بکەن پزیشکی دەرونی چەند هاوکار و پاڵنەر دەبێت لەوەی بتوانێت ئەم فشارێک دەرونیە کە لەسەری هەیە کەمی بکات و بە تایبەتی دووری بکاتەوە لەم جۆرە بیرکردنەوانە. بەڕێزت باست لە خێزان کرد هەر حەزەکەم وەکو تێبینێ بڵێم ئەو کەسانێکەوە هێشتا ڕەبەنن واتە سنگڵن ئەگەری خۆکوشتنیان دوو هێندەی ئەو کەسانەیە کەوا چوونەتە ژیانی هاوسەریەوانێ بەڵام ئەو کەسانەشی کە لە ژیانی هاوسەریانە تووشی گرفت و جیابوونەوە ئەبن ئەگەری خۆکوشتنیان لە کەسە سنگڵەکان دوو هێندە ئەبێ واتەوی کە لە ناو خێزانەیە خود و خێزان وەکو شوورەیە کە پارێزەرە بۆ تاکەکان لەوەی کەوا کەمترین هەوڵی خۆکوشتن بدەن بەڵام گەربێت و ئەم خێزانە شیرازەکەی بپچڕێ ئەگەری خۆکوشتن دوو هێندەی و کەسابێ کە هەر نەچۆتە پرۆسەی هاوسەرگیریەوانێ ئەگەر بێنە سرێکەوە ڕۆڵی ئەو کەسە چۆن ئەتوانین بیناسینەوانێ لە ڕاستیە هەندێک ئاماژە هەیە کە تاک پێ هەڵەسێ گرنگە خێزان بزانێ ئەم تاکەم ئاماژانی کەوایکە هەندێک ئاماژەن بۆ خۆکوشتن بە دەنگیەوە بچێت ئەگەر خێزان لەم کاتەیە سارد و سڕی بنوێنێ ئیهمالی بکات کارەکە پشتگوێ بخە ڕەنگە کاتێ فریای بکەوێت کەوا زۆرشە لە دەست چوو بێ ئەم ئاماژانی کەوا تاک پێش خۆکوشتن ئەیگەێنێ بە خێزان ئەگەێنێ بە هاوڕەکانی ئەگەێنێ بە هاوپیشەکانی هەندی ئاماژەی تێ ئاماژەی زارەکیە هەندێکی ئاماژەی نازارەکیە ئاماژە زارەکیان بسن پێی ئاخاوتنە واتە ئەم کەسە لە ڕووی زارێکیۆیان بە شێوەی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ باس لە خۆکوشتنەکە بە شێوەی ناڕاستەوخۆ کە هەر زارێکی بێ ئەڵێ ئەمە کوا ژیانە مردن لەم ژیانە باشترە ئەگەر جارێکی یەکمان بینێوانێ من بێزارم لە ژیان ئەمە لێرەتر سەرەتاوێک کەوا تاک هەستەکە بەلایەوە ژیان ئەو بایەخەی نییە بەڵام ئەگاتە ئاستی دووەم کە خێزان هەر گوێی نایەتێ ئەم کەسەگا توێ کەوا بڵێن پەیامی ڕاستەوخۆی زارێکی ئەگەێنێت
ئەڵێ ئەگەر فلانشتم بۆ نەکەن خۆمە کوژم بەنیازم خۆم بکوژم ئەگەر ئەو شتم بۆ نەکرێ یان ئیترگەر خوێندن بێشتێ بێگەر ئەو نمرێنێنم خۆمە کوژم فلانشتم بۆ نەکەن خۆمە کوژم لێرە تاک بەڕاستەوە خۆ باس لە خۆکوشتنەکە بە شێوی زارەکی لە جۆری دووەمە ئەشێ تاک ئەم شێوازە وەرنەگرێ شێوازی ناڕاستۆخۆ وەربگرێ لە شێوازی نازارەکیە کەوا کەسەکە بەدەم نایڵێ بەڵام بەکردارە نازارێکەکە ئەشێ هەندێک جا بریتێ لە شێویکی ناڕاستخۆ کەسە چێ ماڵ ئاوایەکە لە دەوروبەر ئەگەر قەرزی لاوێ قەرزەکانە گەڕێنێتەوە هەستەکەیم کەسە گۆڕانکاریکی ڕاستەخۆ لە ڕەفتارەکانی ئەبێ بەبی ئەوەی شتێکی ئاشکرا هەبێ ئەم گۆڕانکارانە بۆ ڕوویداوە هەندێک جاری چەم کەسە پەیامە نازارێکەکەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێواتە کەسەکە ڕاستەخۆ تێگەم کەسە بە نیازی خۆکوشتە ئەچێ بۆی چەکە کڕێ دەمانچە کڕێ ئامریکی زیانگاندن بە خودە کڕێ نەوت کۆکاتەوانێ بێ گرگە خێزان کاتێک کە هەستی کرد ئەندامێکی هەندێ ئاماژەی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆی چزارێکی و نازارێکی بێ سەردانی کەسێکی پسۆڕی پێ بکە جااو پسۆرە مەرج نییە هەمیشە پزیشێکی دەرونی بێ ئەشێ زۆر جار چارەسازێکی دەرونی بێ ئەشێ توێژەرێکی کۆمەڵایەتی بێ ئەشێ مامۆستایەک بێ لە قوتابخانەکە کەم خوێندکارە لەوەی نزیکە ئەشێ ئەندامێکی تری خێزانەکە بێت لە پلەدووەکان خاڵ بێمان بێپور بێ کە بزانێ ئەم تاکەی خێزانی لەو کەسەوە نزیکە وێ گرفتەکانی بۆ باس بکات ئەگەر بزانێ ئەم تاکە ناتوانێت نهێنەکانی بدرکێنێ لەم کاتە ڕۆڵی ئەندامانی دەروی خێزان دەست پێکا کە بریتێ لە دام و دەستگاکان جا چ پزیشێکی دەرونی بێت یان توێژەری دەرونی یان چارەسازی دەرونی یان توێژەری کۆمەڵاتی کەم تاکە ئەبینێ ئێمە تێبینیمان کردووە ئەبینین کەسێکێ 2 مانگ 3 مانگ حاڵەتی خەمۆکی هەیە کۆمەڵە گرفتی هەیە بەڵام ئامادەنە بۆ بە هیچ کام لە ئەندامەکانی خێزانی بڵێ بەڵام کاتێ سەردانی پزیشێکی دەرونی یان چارەسازێکە کات ئەبینی لە ماوەی 10 خولەک بۆ 20 خولەکە ئەم کەسە دێها زانیاری باسەکە بۆ دکتۆرەکە کە ئەتوانین لەسەر ئەو زانیارانە پلانی سەلامەتی و خۆپارێزی دابنێ کە زۆر گەرگی خێزان زانێ پلانە سەلامەتەکان چۆن دانرێت زۆر چاکە دکتۆر ئەفرام ئێستا جەنابەت ئاماژەت بە هەموو ئەو نیشانانە کرد ئەو بوونی خێزان چەندە گرنگە دواتر ئەتوانن پاشگەزی بکەنەوە لەوە پزیشکێکی دەرونی بیبینێت چارەخوازێکی چارەسەرکارێکی دەرونی بیبینێت لە دوای هەموو ئەم قۆناغانە تر مەترسی لەسەر ئەو کەسە هەیە دیسانەوە ئەم بیرۆکەیە لە مێشکە دروست ببێتەوە و جارێکی تر بیر لە خۆکوشتن کاتەوە بەبستمە لە دوای ئەوەی کە چارەسەری وەرگرت چۆن ڕەفتاری لەگەڵ بکرێت ئایا هەمیشە ئەبێ لە ژێر چاودێری بێ مەترسی ئەوەی لەسەر هەیە بێگومان ئەم کەتە سەر ئەو هۆکاری کە پاڵنەرە بۆ ئەوەی تاک پەنابێت بەر خۆکوشتن ئەگەر هۆکارەکە دووبارە و سێبارە بێتەوە و گرفتەکان بەردەوام بێ بەڵێ دیسانەوە بیری خۆکوشتنەکە دروستە بێتەوانێ بەڵام ئەگەر بێت و گرفتەکە لە ڕێگەوە چارەسەر بکرێت و گرفتەکە نەمێنێ ئەگەری بیرکردنەوە لە خۆکوشتن ڕێژەکەی زۆردا ئەبەزێ و ئەگەری دووبارەبوونی زۆر کەمە بۆ نمونە ڕەنگە خاتونێک گرفتەکەی بێ کە لەگەڵ هاوسەرەکە بێک و ناگونجێن ئەم حاڵەتە وای لێ بکات پەنابێتە بەر خۆکوشتن ئەگەر لێرە لە ڕێی توێژەری کۆمەڵایەتی و چارەساز زەوانە گرفتە خێزانەکە چارەسەر کرا هیچ گرفتێک نەما کەواتەم خاوتنەبی لە خۆکوشتن ناکاتەوە بەڵام ئەگەر دوای 3 مانگ بۆ 6 مانگ هەمان گرفت و هەمان ناڕەحەتی و هەمان توندوتیژی ڕووباتەوانێ ئەشێ باماشی ئەم خانمە جارێکتربی لە خۆکوشتن کاتەوانێ ئەگەر کەسێکە گرفتێکی دارایی هەیە لە ئەنجامی فشاری دارایی ئەوانە بیر لە خۆکوشتنە کاتەوانێ ئەگەر ئەم کەسە توانرا پیشێکی بۆ بدۆزرێتەوانێ ئیشێکی بۆ فراهەم بکرێ ئەم کەسە ئەم بیرۆکەی نامێنێت و هەوڵی ژیانە بەڵام ئەگەر بێت و پاش ماوەیەکی تر پاش ساڵە 2 ساڵ 3 ساڵ ئەم کەسە تووشی گرفتێکی دارایی بێت تووشی ناڕەحەتیە بێت ئەگەری بیری خۆکوژی هەیە بەڵام ئەوەکە خۆشبەختانەیە لە جاری دووەمە چ تاکەکە خۆی چ ئەندامەکانی خێزان خێراتر کەسەکە ئەناسنەوانێک کە ناڕەحەتێکە دەستی پێکردووە بۆی هەر لە سەرتاوە سەردانی پزیشەکەن کەەوە ئەم کەسەمان هەز بە ناڕەحەتێکین هەر لێرە حەزم کرد شتێکیش بڵێم دروشمی ئەم 3 ساڵی ڕابردوو بەم ساڵ چواتە ساڵی 2022 کەوا لە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی خۆکوژیا ڕاگەیانداوە بریتێ لە بژاردنەوەی هیوا لە ڕێی کارەوە واتە چکە بێکاری بێکێ لەوە کارە گرنگەکان دانراوە کەوا تاک پاڵ بە تاکۆنی بۆ خۆکوشتن وێ دروشمی ئەم 2 ساڵی ڕابردوو بەم ساڵی 3 ساڵە بریتێ لە بژاردنەوە یان لە دروستکردنی هیوا لە ڕێی کارکردنەوانێ باشە کاک دکتۆر زۆر جار مامەڵەتی نادروست لەگەڵ سۆشیال میدیا کێشە و گرفتی کۆمەڵاتی زۆر گەورەی لێ دەبێتەوە تا چەند ڕێگە دروستە هەڵبژاردنەکە لەگەڵ سۆشیال میدیا دەبێتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی خۆکوشتن یاخود بیرکردنەوە لە خۆکوشتن لێرە هەر پێش سۆشیال میدیا حەزەکەم تێبینێکیش بێ بۆ سەرجەم کەناڵە لۆکەڵەکانەوە کەناڵە ئاسمانەکانیش بەڕێستان لە سەرەتای بەرنامەکە باستان لە هەندێک داتا کرد کە تەنها لە وڵاتە گرتوەکانی ئەمریکایە لە ماوەی 24 کاژێرە نزیکی 150 کەس خۆی کوژێت
واتۆ خۆتاوەتان لە 11 خولەکە کەسێک خۆی کوژێ لە کاژێرێکا نزیکی 6 کەس دەکات لە شەو ڕۆژێکە نزیکی 150 کەس ئەکات لە ئەمریکا خۆی کوژێ. ئەگەر کەناڵەکانی BBC و کەناڵەکانی تری ئەمریکا بەس بە مانشێت بنووسن فلانە کەس خۆی کوشتەویکە خۆی کوشت واتە بێت لە ڕۆژێکە 150 مانشێت بڕا بەس خۆ کوشتن بێ ئەبینی لەم کاتە هیچ چێژێک لەم کەناڵەیە نامێنێ بەڵام ڕەنگە لێت تەنها ڕووداوێکی گەورە هەبێ ئینجا ڕابگەێنرێ بەڵام بەداخەو لای ئێمە کاتێک کەسێک پەناباتە بەر خۆ کوشتن ئەبینی هەندێک کەناڵێ بۆ ماوەی 24 کاژێر جاروە بۆ 48 کاژێر ئەم هەواڵە بە هێڵێکی سوور لەسەر شاشەکە نووسێ و کە هەواڵێکی زۆر گرنگ وێ دکتۆر مەبەستەوەی ئەمە هەڵەیە ناکرێت ئەمە ئەوە بەڕون و ئاشکرایی باسی لێ بکرێت بۆی کە خەڵکی دیکە هۆشیار بێ ئەمە شتێکی زۆر هەڵەیە ئەمە نەک هەڵێ شتێکی زۆر هەڵەیە لە دنیای زانست و لە دنیای ڕاگەیاندنە چۆ تۆ ناکرێت کۆمەڵگەکەی خۆت بەو شێوە ناشرینە پیشان بی ئێمە لە کوردستانە کە ئەژین تۆ کەناڵێکی ئاسمانیت لە سەران سەری جیهانە ئەبینرێت 8 ملیار کەس چانسێت تۆ ببینێ ناکرێت تۆ مانشێتی کەناڵەکەت کەناڵێکی ئاسمانی بیت تەنها دێڕێک بێت هاوڵاتیەک لە شوێنێکی کوردستانە لە پێنجێن لە سێ سایق لە دوهۆک خۆی کوشتووە کە تۆ نازانی هۆکارەکەی چییە پاڵنەرەکەی چیە لێکۆڵینەوە لەسەر نەکردوایە بە نەخۆشی بووە ئایا کێشێکی کۆمەڵایەتی بوو ئایا کێشێکی دارایی بوو ئایا بارودۆخێکی سیاسی بووە تۆ دانیشی ئەمان شێتە ڕۆژێک دوو ڕۆژ بە بەردەوام لە هەموو ماوەی خولەکێ بۆ دوو خولە کاتجاری ئەم دێڕە پیشانی خەڵکی لە کاژێرێکە 30 جارەکە لە شەو ڕۆژێکە 720 جار ئەمان شێتە پیشانی منعی لە پێناوی چییە؟ یعنی لە ڕاستیامە لە ڕووی زانستیۆ کارێکی لە ئەڕێت وەکو هەواڵێکی بچووک ڕای بگەێنی و بڕوایان ئەشێ کەناڵێکی لۆکەڵی باس لەمە بکە بەڵام نابێت کەناڵێکی ئاسمانی بە شوێن ئەوە بێتکەوە هاوڵاتی خۆی کوشتبێ بە پامنێرێ بنێرێ وێنەی خوێنەکە پیشان با کەمە خوێنەکەێتی لەو ژورای خۆی کوشتۆ ژووری خۆکوشتنەکە پیشان چەند کەسێ بانکە لەو کاتە و کەسان لەو کاتە خوێنیان گەرمە پاڵیان پێوەێ هەندێک قسە بکەن هەندێک شت بکەن کە لە کاتێکا ڕەنگە دواتە هەرو کەسانە خۆیان بام کە دووسێ ڕۆژ دوایەکەوە هێورە بنەوە پیان نەخۆشم قسەیان کردو بەڵام ئەم شتە ئەمێنێتەوە لە کەناڵەکانە ئەمێنێتەوە لە میدیاکانە ئەمە وەکو کەناڵەکان سۆشیڵ میدیاش بێگومان لەبەرەوەی چاودێری بەسەر و کەمترە ڕقابە کەمترە کەسێک نێ بتوانێت سیستمیکی بۆ دانەوە یاسایەکی دیاریکراونە لە هەرێمی کوردستان و لە عێراق دەسەبەت بە سۆشیڵ میدیا بێتە سەر خودی ئەو تاکەت چۆنی ئەم پەیامە بگەێنێ هەندێک جار بەداخۆ پامی خۆکوشتن بە شێوەیەکی ئازایەتی و جوانە گەێنرێ وارتەکە لاسایکردنەوەی زیاتر بێ هەندێک کەسی شێ شارەزیە بزانێت چۆنم زانیارەیە گەێنێ بەڵام وەکو من لە ڕووی زانستی ئەوە توانم بڵێم شتێکی هەڵەیە کە تۆ حاڵەتەکانی خۆکوشتن بۆ ماوەی 24 کاژێر یان زیاتر لە کەناڵەکانە بە شێوی پەلە بیگەێنی هاوڵاتێک بەهۆی گرفتێکەوە لە شارۆچکەیەک لە لادێکی کوردستانە خۆی کوشتووە چ پێویستەکەم هەواڵە بە سەران سەری دنیا بگەێنێت کە هەندێک جار ناوی کەسەکە بە شێوی بکەیت بە شێوەیە کە نووسرێت بەڵێ باشە دکتۆر هەر بە لە ئەنگڵێکی ترەوە سەبارەت بە سۆشیال میدیا لەم بارەوە پرسیار لە جەنابەت بکەم ئەویش بەکارهێنانی سۆشیال میدیا بەم شێوەیە کە ئێستا هەیە و ئەم ژیانە بورژوازیەی کە خەڵکێک خۆی ئەنوێنێت لە ناو سۆشیال میدیا و ژیانێکی فێکی هەیە وای کردووە کە مرۆڤەکان بەوەی کە هەیەە ڕازی نەبن بەڵام چاویان هەمیشە لەسەر و ژیانە فێکەی خەڵکی دیکە بێت و ڕێژەی خۆکوشتن ئەمە زیاتر و زیاتر بکات لەبەرەوەی کە ئارامی و ئاسوودەی لە ژیانی مرۆڤەکانە کەم بۆتەوە هەمیشە بە دوای باشترین و پرفێکت بوونترین ئەگەڕێن کە بە شەرتێ دنیا شوێنی ئەوە نییە کە تۆ هەمیشە باشترینەکان هی تۆ بێت. بێگومان وەک بەڕێز سۆشیال میدیا بریتە لە جیهانێکی فەیک کە تۆ تەنها بە بۆچوونی خۆت جوانەکانی خۆت شتە باشەکانی خۆت پیشانی خەڵکیە دەیت کە زۆر جار ڕەنگە ئەم شتانەی بەڕێزت پیشانی خەڵکیت لە ڕاستیا مڵکی خۆشت نەبێت واتە چەگەر دیمەنی خانوویەک بێت دیمەنی گەشتێ بێت دیمەنی ئۆتۆمبیلێ بێ بەڵام تۆ بەمە دڵی دێها و سەدەها کەسی تر دڵتەنگ و بێتاقەتەکەیت کەەوە ئەم سیمانە پیشانەی بێ ئەبینی گەنجێکی تر کەوا لە تەمەنی ئەم تاکە تەمەنی 15 بۆ 25 ساڵە هەمان فشار خاتە سەر ئەندامانی خێزانەکەی یان لەسەر دایک و باوکی بۆی هەمان شتی بۆ بکەن جا لە ڕووی پۆشاکۆ بێ لە ڕووی کەرەستەیەکۆ بێ کە خێزان ناتوانێت ئەمە بکات ئەمە سەرەتایەکە تا کەس بە ناومێدی بکە ئێمەوتمان دروشم ساڵانەی پێشوو بژادنەوەی هیوای لە ڕێی کارەوانێ بەڵام کاتێک کە ئەم تاکە تۆ ناتوانانی هیوایەکی بۆ دروست بکەیت بەردەوام فشایی لەسەر دروستەکەی وە سۆشیال میدیاش بەو شێوە فەیک و فریودەرانەی کەوا خۆی بەکاری ئەهێنێت تەنها مەبەستی کۆکردنەوەی چەند لای کێبێ بەڵێ ئەوەی بەڕێسەرمە وا لە تاکەکە کە ئەگەری ناومێت بوون ئەگەری بێزاری ئەگەری دڵتەنگی ئەگەری خەمۆکی ئەگەری دڵڕاوکی لەم تاکانەیە زیاتر بێ هەمووشمان ئازانی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی خۆکوشتن دووبارەیەکەمەوە یەکێک نەک سەرجەم حاڵەتەکانی خۆکوشتن لەو کارە سەرەکیەکان بوونی حاڵەتی دەرونیە تێبینی کرا ئەوانەی کەوا خۆیان نەکوژن
پێش خۆکوشتنەکان بە ماوەی کەمتر لە 3 هەفتە لە 100 تاسی بۆ لە 100 هەفتیان حاڵەتی خەمۆکییان دڵتەنگیان هەبووە یان لایانی کەمە دەنیشانی خەمۆکییان هەبووە لە سا 20 ئەوانێکەوە هەوڵی خۆکوشتنیان یان ئەگەنە خۆکوشتن لە مانگێک پێ خۆکوشتنەکە حاڵەتی دڵ ڕاوکیان هەبووە ئێمەش زانین جیهانی سۆشەل میدیایەکە لەو فاکتەرانەی کەوەکە حاڵەتی دڵڕاوکی و خەمۆکی زۆرتر بێ کەم دوو حاڵەتەش زۆرتر بوو کەواتە چانسی خۆکوشتنی زیاترە بێ. بەڕێز دکتۆر ئەفرام محەممەد پزیشکی نەخۆشیە دەرونیەکان لە سلێمانی و لەگەڵ مامی زۆر سپاس بۆ تۆ دکتۆر ئەفرام سپاس بۆ ڕێنمایی و بۆ بڵاوکردنەوەی هۆشیارەکانت سپاس.